تورکیا داوای پشکی خۆی لە ناوچەی هەرێم دەکات. نوێنەری تورکیا دەیەوێت بەشدار بێت لە ڕێکەوتنەکەی هەرێم و بەغدا بۆ هەناردەکردنەوەی نەوت. بڕیارە لەمڕۆوە کۆبوونەوەکانی نێوان هەرێم و بەغدا لەسەر هەناردەی نەوتی هەرێم دەست پێ بکاتەوە. سەرچاوەیەکی ئاگادار بە تیواری ڕاگەیان لە کۆبوونەوەکانی ئەمڕۆ تا هەفتەی داهاتوو دەبێت ڕێکارە تەکنیکیەکانی ڕادەستکردنی هەناردەی نەوت دەست پێ بکات. بۆ مەبەستەش هەردوو لا دەیانەوێت سەرەتا 300,000 بەرمیل نەوتی هەرێم بفرۆشێت. بەڵام بە پێی قسەی سەرچاوەیەک ئەو 300,000 بەرمیلە ئەستەما ڕۆژانە لە ڕێگەی بۆڕی نەوتەوە بفرۆشرێت. بۆیە هەوڵ دەدرێت بەشێکی نەوتەکە سەرەتا لە پارێزگاکانی عێراق ساغ بکرێتەوە. هاوکاتی کۆبوونەوەکانی هەرێم و بەغدا تورکیا نوێنەری خۆی ناردە هەرێم و دەیەوێت بەشدار و ئاگادار بێت لە وردەکاری ڕێکەوتنە تەکنیکەکەی نێوان هەرێم و بەغدا بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێم کە نوێنەرەکەی تورکیا یاریدەدەری وەزیری دەرەوەی تورکیایە بۆ کاروباری وزە. ئایشە بەریس ئێکنجی و یاریدەدەری وەزیری دەرەوەی تورکیا بۆ کاروباری وزە و ئانێل بۆرائێران باڵوێزی تورکیا لە عێراق لەگەڵ بەرپرسانی هەرێم کۆبوونەوە. بۆ پێی زانیاریەکان تورکیا دەیەوێت پشکی خۆی هەبێت لە پرسی فرۆشتنی نەوت وەک چۆن پێشتر داوای دەکرد. کرێی بۆڕی نەوتی هەرێم بە هەمان بڕی ساڵانی پێشتر بدرێت. سەرچاوەیەک دەڵێت پێدەچێت 23 سێ و لە دووەم ساڵیادی ڕاگررتنی نەوتی هەرێم هەناردەکردنەوەی دەست پێ بکاتەوە.